کە ئێمە زۆر نیگەرانین لە ڕەوتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. بڕیارەکەی پەرلەمانی عێراق بە هەڵوەشاندنەوەی ئەم خولەی ئەنجومەنی پارێزگاکان نیگەرانی و گرفتەکان یەکێتی و پارتی لە پشت پەردەوە خستە بەردەم ڕایگشتی لەبەر ئەوەی دوای هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەو خەونەی یەکێتی لەبار چوو کە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە پارێزگارێک بۆ ئەو شارە دیاری بکات و تازە دەبێت تا هەڵبژاردننی مانگی نیسانی ساڵی داهاتوی ئەنجومەنی پارێزگاکان کەرکووک لە ژێردەسەڵاتی ڕاکانجبووری پارێزگاری ئێستا بە وەکالەت ببێنێتەوە. وتەبێژێکێتی نیشتیمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لە بارگای مەکتەبی سیاسی لا سلێمانی نیگەرانی قوڵی حیزبەکەی سەبارەت بە ڕێکەوتنیان لەسەر پێکهێنانی حکومەت و دیاریکردنی پارێزگاری کەرکووک نیشاندا و ڕایگەیاند پارتی ڕێکەوتنەکەیانی جێبەجێ نەکردووە و لە ئێستاشدا دەرفەتی جێبەجێکردنی ڕێکەوتن لەسەر پارێزگاری کەرکووک نەماوە. ئێمە نیگەرانین لە ڕەوتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکانمان کە یەکەم ڕێکەوتمان ڕێکەوتنی سیاسی و جۆهەرەکەی بەشداری سیاسیە. ئێمە قەنەعەتمان بەوە نییە کە بەشی زۆری ئەو ڕێکەوتنە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان جێبەجێ بوو بێ و ڕێکەوتنی دووهەممان بەشداریمانە لە حکوومەتی هەرێمی کوردستانە و پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە حکوومەتەیە بەشی زۆری جێبەجێ نەبووە و ئەوەی کە جێبەجێش بووە بازێکی ئێمە ملاحەزەمان هەیە لە سەری و ڕێکەوتنی سێهەمیشمان کە ڕێکەوتنمانە لەسەر پارێزگاری کەرکووک بەداخی زۆرە و هیچی لێ جێبەجێ نەبووە تا ئەو شوێنەی کە ڕەنگە ئێستا فرسەتی جێبەجێکردنیشی لەگەڵ حلکردنی ئەنجومەنی پارێزگاکانە کەمتر بوو بێتەوە. لەتیف شێخ عومەر سەرۆکی حکوومەتی هەرێمی بەوە تۆمەتبار کرد کە لە ڕێگەی دانانی یاریدەدەرەوە حکوومەتێکی بچووکی دروست کردووە و وەزیری هەرێم کە لە پشکی یەکێتیەوە بۆ ڕێخستنی پەیوەندەکانی هەرێم و بەغدا دانرابوو بەڵام لە ئێستادا ناوەندێک لە بەغدا کراوەتەوە لە ئاستی وەزیردایە و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات و هیچ ڕۆڵێکی وە خالی شوانی وەزیرەکەی یەکێتی نەهێشتوتەوە. هاوکات هۆشداریشی دام هەنگاوانە هێڵەکانی دوو ئیدارەیی تۆختر دەکاتەوە. نیگەرانین لەوەی کە لە وەختێکە ڕێکەوتنەکەی ئێمە بەندەکانی ڕێکەوتنەکەی ئێمە جێبەجێ ناکرێ لەلایەکی ترەوە خەڵکان بە ناوی یاری دەرەوە کە حکوومەتیی بچکۆلەیەک دروست ئەکرێت. نیگەرانین لەوەی کە ئێمە داوامان کردبوو کە وەزیری ئێمە بۆ وەزیری هەرێمی ئێمە بۆ ڕێخستنی پەیوەندەکانی بەغا هەولێر بێ لەگەڵەوەیە ناوەند دێکراوەتەوە لە مساوی وەزیرە لە بەغا کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکە. زۆر نیگەرانین لەوەی ئەنجومەنی گاز و نەوت کە ئەنجومەنێکە داهاتەکانی گاز و نەوت لەگەڵ سیاسەتەکانی ڕێگەخا تاکو ئێستش دوای 2 مانگ زیاتر لە پێکەنانی حکوومەت یەک دانیشتنانی نەکردووە. زۆر ئەمە تەنیا لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەدا وتەبێژێکەتی تەنها نیگەرانی ئاڕاستە کردو هیچ ئاماژەیەکی بە هەنگاو و کاردانەوەکانی حیزبەکەی نەکرد. لە ماوەی ڕابردووشدا با فڵتاڵەبانی کوڕەگەورەی سکرتێری کۆچکردووی یەکێتی لە میانی گفتوگۆیەکدا لەگەڵ چۆن ڕۆژنامەنووسێک وتبووی قوبات تاڵەبانی دەسەڵاتەکانی کەم نەکراوەتەوە بەڵکو هەر نەیماوە. نیگەرانەکانی یەکێتی لە ئێستادا لە کاتێکدایە لە کاتی پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا یەکێتی جەختی لەوە دەکردەوە کە دەبێت هەنگاوەکانی دیاریکردنی پارێزگاری کەرکووک و پێکێنانی حکوومەت هاوتەری بڕۆن. بەڵام دواتر یەکێتی لە بەرامبەر چەند بەڵێنێکدا ڕەزامەندی نیشاندا کە حکوومەتی هەرێم پێک بێت و دواتریش پارێزگاری کەرکووک دیاری بکرێت. بەڵام وەک چاوەڕوان دەکرا پاشەوەی حکوومەتی نوێ بە سەرۆکاتی مەسرور بارزانی دەست بەکار بوو پارتی پرسی دیاریکردنی پارێزگاری کەرکووکی پشتگوێ خست. ئەمە بەدەر لەوەی سەرۆکی حکوومەت جیا لە ڕێکەوتنەکان لە ڕێگەی دانانی چەند دیاریدەدەرێکەوە بەشێک لە دەسەڵاتەکانی وەزیرەکانی یەکێتی و گۆڕانی کەم کردەوە و نیگەرانی و ناڕەزایی قوبات تاڵەبانیش گەشتە ئاستێک کە بە ئاماژە باسی لە دەست لە کارکێشانەوەی دەکرد. لە ئێستاشدا دیار نییە یەکێتی و سەرکردەکانی وەک خۆیان باسییان دەکرد زەمەنی خاترگرتنی پارتی کۆتایی هاتووە یان وەک 20 ساڵی ڕابردوو دۆخەکە وەک خۆی دەمێنێتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.